خۆشەویستان یەک حقیقەتەیە بیزان ئێمە زۆر جار تووشی هەندێک شتە بین لە باشە کابرایە کارەبای دۆزیوێتەوە ئەمە بێ لە ئاگرابێ باشە کابرایە خزمەتی ئەم هەموو نەخۆشی کردووە ئەم هەموو عەمەلیاتی بە بەلاش کردووە ئەم هەموو تەشخیصی کردووە ئەم هەموو خزمەتی علمی کردووە بەڵێ بۆچی لەبەری کە ئەم کابرایە بۆچی کردووە یعنی تۆ هاتوویت کارێکەکەیت لە دەرەوەی سمارت ئێوارەی دەسمارت دەڵی کاکە زەحمەتە بێ کرێکەم بەرێ لێ کاکەژن تۆ کرێکایی دەرەوەی سمارت بوویت ئیشی بۆ دەرەوە کردووە پێویست ناکە پار و موچەری ئێمە داوا بکەیت عینە شتە ئەمەش ئەم کارە بۆچی کراوە بۆ خوا کراوە ئەگە بۆ خوا کراوە پاداشتەکەی هەیە ئەگەر بۆ خەڵقی خوش کراوە خەڵکەکە پاداشە ناوە تۆ نۆبلی وەرگرتووە باس کراوە تەکریم کراوە شۆرەی هەبووە ناوبانگی هەبووە لەبەرەوە ئێمە بە هەندێک شتێک خۆمان هەڵ نەخەڵەتێنی کابرا بە درێژایی تەمەنی نوێژێکی بۆ خوا نەکردووە خوای نەناسیوە عیبادەتێکی نەکردووە ئەڕوات وڵای کابرا خزمەتی زۆر بووە وڵا خزمەتی کردووە ئێمە لەوچێ لە بەرزترین چینەکانمی کە خزمەتەکەین خەڵکەکەی خزمەتی هونەرەکە لەگەڵ ڕێزمانە خەڵکەکەی خزمەتی گۆرانیەکە خەڵکەکەی خزمەتی مۆسیقاکە خەڵکەکەی خزمەتی هەر شتێکە نای خۆی خزمەتی پەیکەرەکە ئێمە ئەم خزمەتە گەورەیە ئەەکەین مەفروزە بەقەدەر ئەوەی کە خزمەتەکەین ئەم عیلمەمان ڕەبتی کەینەوە بە پەروەردگارەوە بۆ ئەوەی کە بەرهەمێکی هەبێ و لە دنیاە بەدەستی بەتاڵ دەرنەچین